توافشك باوشك اما عباكي او تباهتي كردو بلا فلوس مروات وبدوعان بهم يعني كردوا والله طبعا من دايكي من الله كان ما دايكي خزان ما روشت بود بلا خصومه قراوته تر اما جاتين بو پێشوازی و بەخێراتنەوەمان کردو وتماوەکو خەڵکێژ مەشی بەدەمیانەوە یاخوا بەخێر بێنەوە ئینشەڵڵا تاعاتیان قبول بێت چاو دڵتان ڕوون ئەم ماوەی کە لێ بوو ئاگاتان لە یەکتری بووە و داوای دوعاتان لێ کردووە ئەرە وەڵا ئاگامان لە یەکتری بووە و تەلەفۆنیشمان هەبووە و تەلەفۆنی بۆ کردین و ئیتر پێشمان وتبوو کە دوعای خێرمان بۆ بکات و بزڵ چ دوعایەک بوون وەڵا زیاتر دوعای فلوسەکەمانێ بە لێ کردووە وتمان تو هەر ڕۆشت و نزیک بوویتە تۆ لێەوە وتوا بەشک باوەشێک ئەمە عباکە وتوا هەچێ کردو بڵێ فلوس مەڕوان ئەرە وەڵا بەستر قسەی کرد وتی وەڵا جەماعەتێکی تریژ نازانم خەڵکی چ وڵاتێک بوون لەو دیویەوە گوێم لە دەنگیان بوو هەمویان هەواریانە کرد فلوسم تۆش لەگەڵیانە هەوار بکە هەر تۆ نەبووی نەوەڵا عالەم هەمووی داوای فلوسەکەیەکە ئێستا خەسوو لەویا ئەمە خەسوومارە وەڵا دوعای فلوسی بۆ کردووی دای جان سڵاو لەبێ بەخێر بێتەوە سلامت چاودڵی توش بن ساعتان قبول بێ ئینشەڵڵا یاخوا سلامت و قوربانم چۆن بووە ماوەی لە ماڵەوە دوور بووی لە مناڵەکانە وەڵاهی وەکو ئەوەی کە بڵێ دوورکەوتمەوە لە مناڵەکان بێتاقەتیان بووم بەڕاستی بەڵام وەکو ئەوەیش کە تویشە ئەو شوێنە پیرۆزە تۆ خەریکی خواپەرستی و خەریکی تەعاد و خەریکی نوێژ و تەزبیحات و ئەستەکردنەوەیتەوە هەر لەوێ بیجەوەکە ئەوە نەخۆش و ئیمانی بوو وەڵاهی خۆش بوو زۆر خۆش بوو شوێنێکی زۆر خۆشە شوێنێکی پیرۆزە ئەوەیە تر تۆ ئەچی بۆ ئەو شوێنە ئێتر وەساندنێ نییە خەریکی عیبادەتی خەریکی نوێژی خەریکی خواپەرستی کاکمەروان ئەڵێ داوای دوعای فلوسم لێ کردەوە هەموو جارەوە سوابەتانێ هەیە ئەوەت کردو ئاگە بۆ کرد دوعام بۆ هەموویان کردووە وەڵام